سەبارەت بە قەرز و پابەندیە داراییەکان لە چەند بوونەیەکی جیاواز داماژەم بەوەدەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ملیارد دلار قەرز و پابەندی دارایی لەسەرە. بەشێکی زۆری ئەو قەرزانەش لە ئەسووی حکوومەتی فیدراڵە بەهۆی نەناردنی بودجەی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەکانی پێشووی عێراق، هەر بۆیەشە بەداخەوە حکوومەتی هەرێم خاوەنی هیچ یەدەگ و پاشەکەوتێکی دارایی نییە کەواتە ئێمە تەنیا پشت بەو سەرچەوە دارایانە دەبەستین کە مانگانە دێتە بەردەستمان. ئەمەش وا دەکات لە هەر قەیرانێکی دارایی ڕوبەڕووی کێشە ببینەوە. کۆی گشتی قەرزەکانی دەرەکی و ناوخۆ 7 ملیار و 256 میلیۆن و 283,646 دلار کە بە دینار ئەکاتە 8 تریلیۆن و 576 میلیار و 927 میلیۆن و 269,862 دینار. کۆی گشتی پابەندیە داراییەکان 8 ملیار و 337 میلیۆن و 989,532 دلار کە دەکاتە 9 تریلیۆن و 855 میلیار و 503 میلیۆن و 626,824 دینار. کۆی گشتی پابەندە دارایی تایبەت بە پاشەکەوتی شایستە دارایی موچەخۆران و خانەنشینان 8 ملیار و 966 میلیۆن و 156,514 دلار کە دەکاتە 10 تریلیۆن و 597 میلیار و 997 میلیۆن دینار. بابەتی هەردوو بانکی بازرگانی عێراقی TBI و بانکی کوردستانی نێودەوڵەتی 3 ملیار و 916 میلیۆن و 245,347 دلار کە دەکاتە 4 تریلیۆن و 629 میلیارد دینار. کۆی گشتی قەرزەکان و پابەندە داراییەکانی هەرێم ئێستا 28 ملیار و 476 میلیۆن و 657 هزار دلارە